کۆتایی ئەم هەفتەیە باران دەبارێت. وەفتێکی دارایی لە بەغداوە دەگەنە هەرێم. لە ڕووداوێکی هاتوچۆدا 10 کەس بریندار بوون. سلااوتان لەبێ سمەیەم لە تیوارۆستی هەواڵتان پێشکەشەکەم. شارەزایەکی کەشناسی پێشبینی دەکات کۆتایی ئەم هەفتەیە و ڕۆژی هەینی لە ئەنجامی دروستبوونی نزمە پاڵەپەستۆیەک لەسەر دەریای ناوەڕاست یەکەم بارانی پاییزی ئەمساڵ ڕوودەکاتە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان. ئاراس جەبار شارەزای کەشناسی ڕایگەیاند لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی بەهێزی بارانبارین و نەزمبوونەوەی پلەکانی گەرما بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپای گرتوتەوە و لە زنجیرەچیەکانی ئەلبیش یەکەم بەفری ئەمساڵ باری. لە سبەی دووشەممەوە 16 ئەیلولی 2024 کاریگەری ئەو بارستە هەوایە بەسەر دەریای ناوەڕاستدا بە وڵاتانی شام و عێراق و هەرێمی کوردستان درێژە بێتەوە و لە ئەنجامدا لە سبەیەوە تا کۆتایی ئەم هەفتەیە پلەکانی گەرما بە نزیکەی 3 تا 5 پلە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو نزمتر دەبێتەوە و کەشی فێنک و پاییزەی دەست پێ دەکات. وەفتێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە مەبەستی بە دوواداچوون بۆ ڕێکەوتنەکانی تایبەت بە باج و موچە و گومرگ سەردانی هەولێر دەکات. ئەتوانەتوانی سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمان ڕایگەیاند هەفتەی داهاتوو شاندێکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران بۆ شۆنەتی جێبەجێکردنی بڕیار و ڕاستپاردەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەی ئابووری نێوان هەردوو حکوومەتی فیدراڵ و هەرێمی کوردستان سەردانی هەولێر دەکات و لەگەڵ وەزارەتی دارایی کۆ دەبێتەوە. ڕاشی گەیاندووە کە لیژنەی دارایی وەکو لایەنێکی چاودێر بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانە دەکات کە لە نێوان هەردوو حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری موچە، باج، گومرگ و دەروازە سنووریەکان کراون. سەرۆکی لیژنەی دارایی وتیشی ئێستا گرفت لە بەردەم ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەماوە و بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقیش دەبێت تاوەکو مانگی 12 موچەی فەرمانبەران بەردەوام بێت. لە بەرامبەردا مۆڵەت دراوە بە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان تاوەکو کێشە و گرفتەکانی لیستی موچە چارەسەر بکات. هاتوچۆی کۆیە ڕایگەیاند لە ڕووداوێکی هاتوچۆدا شەوی ڕابردوو لەسەر ڕێگای کۆیە هەولێر دەهاوڵەتی بریندار بوون. دەشڵەت ڕووداوەکە لە نێوان 3 ئۆتۆمبیلدا ڕوویداوە. بریندارەکان ژن و منداڵیان تێدایە و تەندروستیان جێگرە و بەشێکیان شکاوی دەست و قاچیان هەیە. 3 هەواڵم پێشکەشکردن، هەر شاد بن.